ڕێکەوتی 11 ڕێبەندانی ساڵی 1350 هەتاوی لە جەریانی بەرەنگاری هێرشی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە ناو شاری کامیاران 3 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵاو بە ناوەکانی هاوڕێ عەلی ئەسغەر شیروانی و هاوڕێ سدیق ئەیوبی و هاوڕێ مورتەزا چەنگیزی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ عەلی ئەسغەر شیروانی ساڵی 1328 هەتاوی لە ئاوایی شێروانە سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. دوای ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. هاوڕێ عەلی ئەسغەر لە هەموو میتینگەکانی ناوشار بەشدار بوو لە هێزی بەرگریشدا و چالاکی دەنواند. هاوڕێ سدیق ئەیوبی خەڵکی ناوچەی کامیاران بوو. هاوڕێ مورتەزا چەنگیزی ڕێکەوتی 11 ڕێبەندانی ساڵی 1362 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی تێکۆشەرێکی کۆمەڵەیان بە ناوی هاوڕێ عەتا محەممەدی لە زیندانی ئەوین تیرباران کرد. هاوڕێ عەتا محەممەدی ساڵی 1349 هەتاوی لە ئاوایی ئیساوا سەر بە ناوچەی سناو لەدایک بوو. هاوڕێ عەتا لە تەمەنی 12 ساڵیدا بوو بەلایەنگری کۆمەڵە. پاش 1 ساڵ چالاکی لە ناو شار چووە شاری تاران و هەتا ساڵی 1361 هەتاوی بەو پەڕی ماندووی نەناسیەوە وەک لایەنگرێکی چالاک درێژەی بە هەڵسوڕانی خۆیدا. پاش گەڕانەوەی لە شاری تاران هاوڕێ عەتا لە کاتی بەڕێوەبردنی مەعموریەتێکی تەشکیلاتی لە شاری سنا لە مانگی خەرمانانی ساڵی 1361 هەتاوی لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیەوە دەستگیر و ڕەوانەی زیندان کرا. پاش 7 مانگ ئەشکەنجە و ئازاری جەستەیی و ڕۆحی لەلایەن جەلادانی کۆماری ئیسلامی نەیانتوانی لێوی نەهێنی پارێزی سەبارەت بە پەیوەندی لەگەڵ کۆمەڵە بکەنەوە و پاش چەندین دادگایی کردن لە دادگاکانی کۆماری ئیسلامی ئەم جارە بۆ زیندانی قزڵ حەساری کەرەج گواستیانەوە. لەم زیندانەی کۆماری ئیسلامیشدا هاوڕێ عەتا زیاتر لە 8 مانگ کەوتە بەر ئەشکەنجە و ئازاری بەکرێگیراوانی نیزامی ئیسلامی و پاش ئەم 8 مانگە بۆ جارێکی دیکە گواستیانەوە و ئەم جارەیان ڕەوانەی زیندانی ئەوینی تاران کرا. ڕێکەوتی 11 ڕێبەندانی ساڵی 1363 هەتاوی 2 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ فایەق نیکپەی و هاوڕێ محەممەد کەریم عەلی ڕەمایی لە کاتی گەڕانەوەیان لە مەعموریەتێکی تەشکیلاتی لە ناوچەی سنا گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ فایەق نیکپەی ساڵی 1339 هەتاوی لە ئاوایی ئەوێهەنگ سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. ساڵی 1363 هەتاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ محەممەد کەریم عەلی ڕەمایی ساڵی 1339 هەتاوی لە ئاوایی بێساران سەر بە ناوچەی ژاوەرەوە لەدایک بوو. ساڵی 1358 هەتاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ کەریم ئەندامی کۆمەڵە و فەرماندەی نیزامی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی 11 ڕێبەندانی ساڵی 1364 هەتاوی هاوڕێ مەحموود دەلاک لایەنگر و ئەندامی تەشکیلات نەهێنی کۆمەڵە
لە ئاوایی سار و قامیش سەر بە ناوچەی بۆکان بەدەست بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامیەوە تێرۆر کرا. هاوڕێ مەحموود دەلاک لە ئاوایی سار و قامیش سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و لە ناو ئاوایی خۆیاندا وەک تێکۆشەرێکی کۆمەڵە هەڵسوڕا و بەگەیاندنی یارمەتی و زانیاری پێویست بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە درێژەی بە هەڵسوڕانی سیاسی خۆیدا. بە هۆی ئەوەی کە لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە ناسرا بوو کوڕێکیشی پێشمەرگەی کۆمەڵە بوو، بەدایم لە ژێر زەختی ئەو هێزانەدا بوو، دایم دەستگیر و ئازادیان دەکرد. ڕێکەوتی 12 ڕێبەندانی ساڵی 1357 هەتاوی. هاوڕێ ڕەعوف کەریمی سیمای ناسراوی ناو خەڵکو و هاوڕێی لە مێژینەی کۆمەڵە لە کاتی ڕووبەڕووبوونەوەیەکی جەماوەری لەگەڵ چەکدارەکانیشا لە شاری تارانجانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ڕەعوف کەریمی ساڵی 1342 هەتاوی لە شاری سەقز لەدایک بوو. هاوڕێ ڕەعوف برای هاوڕێی ڕێبەر محەممەد حوسێنی کەریمی بوو. هاوڕێ ڕەعوف لە زمرەی ئەو ڕۆڵە وشیارە زەحمەت کێشانە کە بەهاتنی بۆ مەیدانی خەباتی سیاسی دەیویست ڕێگای ڕزگاری لە هەژاری و ژێردەستی نزیکتر بکاتەوە. هاوڕێ ڕەعوف بەهۆی دەستەنجی بنەماڵەکەی ناچار بوو هەر لە سەرەتای منداڵیەوە کار بکە. بەهۆی برا گەورەکەی هاوڕێ محەممەد حوسێن کەریمیەوە لە فەزای ئازاد و دیموکراتیکی ساڵی 1357 تاویدا لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا بوو. هاوڕێ ڕەعوف نەک هەر خۆشەویستی هاوڕێیان بوو، بەڵکو زۆر زوو دەبووە جێی متمانەی هەر کۆمەڵێک کلێیان نزیک دەبووەوە. ڕێکەوتی 12 ڕێبەندانی ساڵی 1362 هەتاوی. هاوڕێ موستەبا ئەسەدزادە ناسراو بە حەمەسنەیی لە ڕووداوێکی دڵتەزێن لە ناوچەی کرماشان جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ موستەبا ئەسەدزادە ناسراو بە حەمەسنەیی. ڕێکەوتی 13 ڕێبەندانی ساڵی 1362 هەتاوی. جەلادانی کۆماری ئیسلامی تێکۆشەرێکی کۆمەڵەیان بە ناوی هاوڕێ ماری تەرەقی لە زیندانی ئەوین لە شاری تاران ئیعدام کرد. هاوڕێ ماری تەرەقی لە شاری سناو لەدایک بوو. پاش ساڵەکانی 56 و 57 تاوی لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا بوو. لە شۆڕشی ساڵی 1357 تاوی بە دژی ڕژیمی شاو بەشداری کرد. بە دوای ڕاپەڕین بەهاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران لە دژی ئەم ڕژیمە وەحشیە درێژەی بە خەبات و هەڵسوڕانی خۆیدا. ساڵی 1361 تاوی لە شاری تاران دەستگیر کرا و خرایە زیندان. هاوڕێ ماری سێهەمین کەسی بنەماڵەکەیەتی کە بەدەست جەنایەتکارانی کۆماری ئیسلامیەوە شەهید بووە. ڕێکەوتی 13 ڕێبەندانی ساڵی 1363 هەتاوی. هاوڕێ نامیق مەحموودی لە ڕووداوێکی دڵتەزێن
لە ناوچەی دیواندەرە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ نامێق مەحموودی. ڕێکەوتی چاردەی ڕێبەندانی ساڵی 1360 هەتاوی. هاوڕێ غوڵام ڕەزا بێهرەوان ئەردستانی و هاوڕێ مەحموود بەحرینی دوو هەڵسوڕاوی تەشکیلات نهێنی کۆمەڵە لە زیندانی ئەوین لە شاری تاران بەدەست جەلادانی کۆماری ئیسلامی تیرباران کران. هاوڕێ مەحموود بەحرینی ساڵی 1335 هەتاوی لە شاری تاران لەدایک بوو. دوای ڕاپەڕین دەستی دایە خەباتی سیاسی. هاوڕێ غوڵام ڕەزا بێهرەوان ئەردەستانی. ڕێکەوتی چاردەی ڕێبەندانی ساڵی 1364 هەتاوی. دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئاوایی گوڵانە سەر بە ناوچەی دیواندەرە لە گەڵ بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی تووشی شەڕ و پێکدادانێکی قورساتن و پێشمەرگەکان زەبرێکی کاریان لە هێزەکانی ڕژیم وەشان. لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ موسا ساعەتپەنا ناسراو بە موسا مارنجی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ موسا ساعەتپەنا ناسراو بە موسا مارنجی ساڵی 1346 هەتاوی لە ئاوایی مارنج سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. ساڵی 1362 هەتاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ساڵی 1363 هەتاوی لە ناوچەی کامیاران وەک دەستیاری کومیتەی بەشی سوورسوور سازماندرا. هاوڕێ موسا جێگری دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە و ئەندامی کۆمەڵە بوو. ڕێکەوتی پازدەی ڕێبەندانی ساڵی 1361 هەتاوی. پێشمەرگەکانی کۆمەڵە لە هێزی پێشڕە و دەستەیەک لە پێشمەرگەکانی ناوچەی مەهاباد لە ئەمەلیاتێکی سەرکەوتوانەدا پایەگای سەنگەسار لە نێزیک ئاوایی دەرمان سەر بە ناوچەی مەهابادیان بە تەواوی گرتەوە. لەم ئەمەلیاتەدا دەیان کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران و زیاتر لە 60 کەسیش بەدیل گیرە. لە جەریانی ئەم شەڕەدا 4 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ عومەر سەباحی ئازەر، هاوڕێ سولەیمان دانشفەر، هاوڕێ خالید وەحیدی و هاوڕێ ئیسماعیل قەرەنی پور گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ ئیسماعیل قەرەنی پور لە ئاوایی کانی گورگە سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. لە هێرشی یەکەمی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئیسماعیل فەرماندەی نظامی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ عومەر سەباحی ئازەر ساڵی 1344 هەتاوی لە ئاوایی جەمۆغا سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. ساڵی 1361 هەتاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ سولەیمان دانشفەر ساڵی 1343 هەتاوی لە شاری مەهابا لەدایک بوو. دوای هێرشی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت.
هاوڕێ خالید وەحیدی ناسرەوە بە خالیدی مەلا عەبدوڵڵا ساڵی 1330 تاوی لە شاری بۆکان لەدایک بوو. لە ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی هاتە مەیدانی خەبات و هەڵسوڕانی سیاسی و لەگەڵ زۆر مەسایلی گرنگ و کۆمەڵایەتی ئاشنایەتی پەیدا کرد. کاتی هێرشی یەکەمی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت. ساڵی 1360 تاوی با ریزی پێشمەرگەکانی کۆمەڵەوە پەیوەست بوو لە شەڕەکانی بەرگریدا بەشداری کرد. ماوەیەکیش لە هێزی پێشڕە و لە ئاوایی وەتەمیش سازماندرا. بەهۆی وشیاری و چینایەتی و تێکەڵاوی زۆر لەگەڵ زەحمەتکێشان لە ناو خەڵکدا ناسرا و خۆشەویست بوو. ڕێکەوتی 15 ڕێبەندانی ساڵی 1361 هەتاوی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە سەر جادەی بانە سەردەشت لە نزیک ئاوایی دارساوێن لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕ و پێکدادان هاتن. لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ مەحموود حوسەینپور گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ مەحموود حوسەینپور ساڵی 1340 تاوی لە شاری لاهیجان سەر بە ئۆستانی گیلان لەدایک بوو. لە کاتی سەربازی لەگەڵ کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد و هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی هەفتەی ڕێبەندانی ساڵی 1362 هەتاوی هێزێکی یەکجار زۆری کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی گڵێنان سەر بە ناوچەی مەهاباد. ئەم هێرشە لەگەڵ مقاومەت و بەرەنگاری پێشمەرگەکانی کۆمەڵە ڕووبەڕوو بووەوە و لە جەریانی شەڕێکی قورس و خێناوی پێشمەرگەکانی کۆمەڵە زەبرێکی کاریان لە داگیرکەرانی کوردستان وەشاند و دەیان کەس لە هێزەکانی ڕژیم کوژران. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕە 4 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ حوسەین بلکامە، هاوڕێ ئەنوەر حەسەن خاڵی، هاوڕێ بایزید حوسەین زادە و هاوڕێ عومەر قادرزادە ئەقدەم گیانی ئازیزیان بەخت کرد. هەروەها هاوڕێ محەممەد مهاجری لە جەریانی ئەم شەڕەدا بریندار بوو کە دوای چەند ڕۆژ بربەرەکانی لەگەڵ مەرگ ڕێکەوتی 21 بەفرامباری ساڵی 1362 تاوی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ حوسەین بلکامە ساڵی 1335 تاوی لە ئاوایی کەلبەڕەزاخان سەر بە ناوچەی چۆمی مەجیدخانی بۆکان لەدایک بوو. ساڵی 1360 تاوی بوو بە ئەندامی کۆمەڵە و دواتر بەرپرسایەتی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵی پێسپێردرا. هاوڕێ ئەنوەر حەسەن خاڵی ساڵی 1336 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ بایزید حوسەین زادە ساڵی 1340 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. بەهاری ساڵی 1361 تاوی پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ محەممەد مهاجری ساڵی 1337 تاوی لە ئاوایی پیرۆلی باغی سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ محەممەد فەرماندەی دەستە و
ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ عومەر قادرزادە ئەقدەم